غاباتی شاخی سەی سادق لە پاڵ بەخشینی دیمەنێکی جوان بە شارەکە هاوینانیش دەبێتە شوێنی گەشت و حەوانەوە. ئەم هاوڵاتیانە خۆبەخشانە چەند ڕۆژێکە لە ڕێگەی ڕشتنی چەند دەرمانێکەوە گژوگای غاباتەکە لە ناو دەبەن و ئاگربڕ دروست دەکەن تا لە وەرزی هاویندا لە ئاگرکەوتنەوە بیپارێزن. تێچوونی هەڵمەتەکەش لەلایەن خێرخوازێکەوە دابین کراوە. ئەو گژوگایی کە لە ناو غاباتی سەیسایقا هەیە چەند ساڵێکە بەهۆی ئاگرەوە غاباتەکەمان بەشبەشی لێ ئەسووتێ. ئێمە هەستمان بەو مەسئولیەتە کرد تاوان حکوومەت هەنێک کەم تەرخەمە و هەنێکیشی باڵێن ناتوانێت ئاوڕی لێباتەوە. ئێمە سواز بەخوا خەڵکێکی زۆر ها بەدەم داواکاریەکەمانەوە. ئێسەیش هەموو گەنجەکان بە حەماسەوە ئیشەکە ئەکەن. لە 2 ساڵی ڕابردوودا چەند جارێک بەهۆی ئاگرکەوتنەوەوە دارستانەکە سوتاوە و زیانێکی زۆری مادی بەرکەوتووە و سەدان دار سوتاون و لە ناوچوون. فەرمانگە پەیوەندیدارەکان و چالاکانی ژینگەش نزیکەی 3000 نەمامیان ئامادە کردووە ئەم ساڵ لە شوێنی نەمامە سوتاوەکان بیانڕێننەوە. سوتای نەمامێکی هیچ فەرقی نییە لەگەڵ یان کێشانی ڕۆحی کەسێکدا. ساڵانە ئەم شاخە کۆمەڵێک نەمامی زۆر جوانی تێدا ڕوا بوو، بەڵام بەداخەوە لەلایەن کۆمەڵە کەسی دەست و دڵڕەشەوە ساڵانە ئاگر بەرەبرێتە پشت و پڵاشەکانی و بەوەی ئەوەشەوە نەمامەکان تێدا دەچێت و ئەبێ ساڵێکی کە هەمی سۆبی ڕۆینتۆ پەروەردەی بکەیتەوە. بەپێی ئامارەکانی شارەوانی ڕێژەی سەوزایی لە سنووری سەی سادق لە سەدادەیە و ئەمەش بە بەراورد بە ستانداردی جیهانی بە ڕێژەیەکی کەم دادەنێن و لە بەرنامەشیاندایە گرنگێکی زیاتر بە دروستکردنی باخچە و سەوزایی بدەن. ساڵانی ڕابردووە چەند جارێک ئەم غاباتە سوتاوە بەهۆی ئاگرەوە بەهۆی ئەو گژوگەی کە ناو غاباتەکە هەبووە. ئێمە ئەم هەوڵە ڕێگرە لەوەی کە جارێکی تر غاباتەکە بسووتێتەوە وەکو گرفتێکی تر کە ئێمە هەمانە هاتن ناوی ئاژەڵە بە ناو غاباتەکە کە ئێمە بەردەوام چاودێرماندانەوە هەوڵماندا و ڕێگری لێ بکەین، بەڵام ئەمە پێویستی بە هاوکاری هاوڵاتیانی شار هەیە. غاباتی شاخی سەی سادق لە دوای ئاوەدانکردنەوەی قەزاکە لەلایەن فەرمانگەکانی کشتوکاڵ و شارەوانیەوە دروست کراوە و سەدان داری تێدایە. دیمەنێکی جوانی بە شارەکە بەخشیوە و لە وەرزی بەهار و هاویندا هاوڵاتیان بۆ گەشت و حەوانەوە ڕووی تێدەکەن. عومەر فەتاح، NRT سەی سادق.